دواکەوتنی موچە و قەیرانەتدارەکان کاریگەری زۆری کردوتە سەر بازاڕەکان بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. وەکو فرۆشیاران ئاماژەی بۆ دەکەن بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ بازاڕەکان زۆر سستە کە وڵاتیان لە ساڵانی ڕابردوو لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە شەوانە ڕویان دەکردە بازاڕەکان و پێداویستی ئەم مانگە و ئامادەکاریان بۆ ڕۆژانی جەژن دەکرد. طبعا ئەگەر بێن و بەراورد بکەین ساڵانی تر لەگەڵ ئەم ساڵەوە لەو قەیرانەی بێموچەیە طبعا فەرقی زۆرە چونکە لە ساڵانی تر ئەگەر موچە بوو ئەگەر بازار لەو قەیران نەبوو ئەگەر لە وەزعی ئەمنی عێراقا باش بوو لە شەڕنا نەبووین طبعا بازار باش بوو تا ڕادێک بەڵام لەو قەیرانی کە ئێستا ئێمە لە تیاین لە بەتایبەتی کوردستان سیرەکەین بازار تا ڕادەیەک جەموجوڵی کەمە زۆر کەمە سەرڕای ئەوەی کە بازار ئێمە دۆلاری بەرزە ئێمە وەکو خاوەن دوکاندارەکانی شاری خانەقین تا ڕادێک بازار وەکو خۆی هەرماوە بەڵام لە دۆلار بەرزە ئێمە خۆمان ئەسعارمان نرخەکانمان دابەزاندووە بەڵام سیرەکەی بازار دۆلار هەر بەرزە. وەڵا ئەوە زانیە خۆ دینی دەیە بازارەوەی حاڵ بازارەوە عالەم نییە و موچە نییە ئەید بازارە کشوم و بەیانی وەکەنەوە موچەوەی سێ ماگە خەڵک موچە نەوردیە وەڵا بازار هەرزان و پارێش نییە عالەم بسینەت ئەوە خۆم دوکاندارمەوە بازارە تشتەکە تێنێەوە 20,000 دێنی 15,000 ئەگەر هاتو بەراوردی بکەی من وەڵ ساڵی لە ڕابردوو ئەم ساڵ توێنی بشیم لە خوار سفرە ئەوەشەوە سەر سایای ڕاتبە موچە هیچ نییە ڕای خەڵکەگەشە هیچ نییە توێنە بسینەدن یعنی داواکەی من ئەی وەزع سەقامگیر بوو و خاسی بکرێت ئەی خەڵکە فرە دەرامەتن و نەیرن جاران ئەی وەختە خەڵکەکە کوچک بخسای نەکەفتە زەوی ئیسەوە شەوەکێ و تا ئیسە 10 نەفەر ناتیسەنەوە بازارەکە. موچەخۆرانیش دەڵێن بۆی جێبەجێکردنی سیستەمی پاشکەوت و دواکەوتنی موچەکانیان لە ژێر فشارێکی زۆر و قەرزاری بازارەکانن تەنها دەتوانن بژێوی ژیانی ڕۆژانەیان دابین بکەن لە توانایشاندا نییە ئامادەکاری بۆ جەژن بکەن. وەک فرۆشیارانی ژاماژیان بۆ کرد لە ئێستادا زۆر کە من ئەو خێزانانەی کە دێنە دوکانەکان و شمەک و پێداویستی و پۆشاک بکڕن تەنها دێن بۆ سیرکردن یاخود هەر نایەنە بازارەکانەوە. بێستون سەلام کورسات نیوز خانەقین.